لەگەڵ پەیدابوونی ژیانی کۆمەڵایەتیدا پەرە بە جلوبەرگ و کەرەستەکانی خۆڕازاندنەوە دراوە. لە ناو هەر میلەتێکدا جۆرێک لە جلوبەرگ بەکارهاتووە کە پێنازەی شێوازی ژیانی ئەو میلەتەی کردووە. ئێمەی کوردیش لەو بارەدا دەستێکی باڵامان هەیە. پارچەیەک لە شارستانیەتمان جلوبەرگ و کەرەستەکانی خۆڕازاندنەوەمانە. هەر ناوچەیەک بە هەندێک تایبەتمەندیەوە لە ناوچێکی ترجیا دەکرێتەوە. پۆشاک و پاپۆشی هەورامان دیارترین نمونەی جلوبەرگی کوردین. دەستڕەنگینی و وردەکاریەکانی زۆری تێدا بەکار هاتووە. ئەو کەرەستانی بۆ جلوبەرگ بەکاریان هێناون زۆربیان دەستکردن و بەرهەمی مادووبوونی خۆیانە. بەپێی تەمەن جۆری جلوبەرگ و تەنانەت ڕەنگی جلەکانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە. هەروەها لە ناوەیەکۆ بۆ نەوەیەکی تر مۆدێلی جلوبەرگ و شێوازی دوورینی ئەو جلانەش دەگۆڕێن. ئاگەر بگەڕێنەوە بۆ چەند ساڵێک لەمەوبەر بە ئاشکرا ئەو گۆڕانکاریانە دەبینین. ئەو پۆشاکانی نیو سەدە لەمەوبەر لە هەوراماندا بەکارهاتوون بەشێکی دانەبڕاوی ئەو فەرهەنگە دۆڵەمەندن نەوە لە دوایینەوە لەو ناوچەیەدا گەشەی پێدەدەن. بەشەیەک لەو پۆشاک و پاپۆشانەش هەتا ئێستا نرخ و بەهای خۆیان لە دەست نەداوە و لە بۆنە گرنگەکاندا بەسەر دەکرێنەوە. فرە مەکینە نەبێ چێگەی مەکینە نەبێ کەوا بەدەست وەرازێنی گجی بەدەست وەرازێنی جلوبەرگ ئیتر تەنیا خەیات هەیە بێ چێگە نامێش ئەحمامە جەبێ ئا خەیاتەی تر بەس هێلەکی وەرازی و پارە جلی پیایانی کوردەواری وێماهین و ژەنە ئەپاسە بیەن دلێ کەوای وزێنێ وڕێ بێ دلێش دووە بەتانە بێ سەڵتە هەر بەتانەش گێرێنی و هێلە گەرگێرێنیش و ئەنی بە تەمەنتەرێ بێنین والله جلێ کەرێنێ نەکە گوڵی سوورش نەبۆ چەنەوە هەکە عیب نەبۆ پەیشا هێن کەراو ئیسا ئی گجی منێ کردن منێ ئینە هین و پیرە ژەنان جوانە ژەنی هەرگیزی نێ نەکەرێنێ ئەوسا ئیسا گر کەسکارۆشنە گۆشت نیە چەنە پیری جوانە گرنوایەکەرانێ بەس سوورمەکەرانە ئەوسا زەمانە و کڕنەکی بیەن و وەڵی ئێمە زەمانە و خامە کوچیوی بیەن و دماو ئێمە پەی تەمەن و ئێمە کڕنە کوچی و بێ ئاوەختێ سوور بێ و زەرد بێ مۆر بێ و گرنوایە کڕنەک بێ ورازین وێ پەی گەنجاو پیرەژەنەکێچمە ئەگە سیاوش بێ سیا ورازینی والله ئای ساعی مەردە چەنینێ بێنی جلیژا یانێ چەشیا گردووا دەگەشیا چانە بێ تا یێرە ڕوێ ئی یێرە ڕوێ فەڕج نەلێ هانە شووری و ئی یێرە ڕوێ ئشیا گرکە پێسە ئایانە تازیە تازیێژوە یێرە ڕوێ دماو یێرە ڕوەی ئێرە ڕۆیچە تر نان و ئی دەگێل تازی نان نەوەرێنی وێشە نان نەنیێنێ سەر پێسە ئیسەی ئەجۆ زەماوە نەکەرا هەریانە خەڵکی وەنان شاپەی لوێ تا یێرە ڕێدما وێرە ڕوەی لوێنی سابوون و چ ئاوی شاپەی نینی سەر و سابوونی چ و بەرینی یانەوێتنێ ئار سەر و لاشەکەی شاشوورینی ئینجار ئینی وێ یانەوێتنە زاڕڵەکا وێ چە شوورینی کراس و کەوای بەتانەدار و سەڵتەی بەتانەدار سەرپێچ پۆشین کۆڵەوانە لەچک سوخمە بەشێکن لەو پۆشاکانەی ژنان بەردەوام پۆشیویانن. ئێستاش جلوبەرگی کوردی لای ژنان بایەخی تایبەتی هەیە و لە کاتی بۆنان نەتەوەی و تایبەتیەکاندا کە گرنگترین و خۆشترین ساتەکانی ژیانیانە بە جلوبەرگی کوردیەوە بەسەری دەبن. ئەوسا مەسەرەن کەوایان کردووە لۆکەیان تێ کردووە بەریان بۆ کردووە بەڵام ئێستا جیاوازە مەسەرەن ئەوسا کەوایان کردووەتە بەریان سەڵتەش و چارۆکەشیان کردووە هەموو وەکو بۆ گەرمایەک بەکاریان هێناوە بەڵام ئێستاوانی ئێستا هەر کەوایەکی احتیادی دوورن مەسەرەن هێلەک ئەدورن هەر احتیادی ئەمەش هەر چوار گۆشە باشوور زۆر بەکارێنە بۆ جوانکاری ئەمانەشی ئێستا بۆ ئەمەش جۆرێکی ترە
ئەمەش سەڵتەیە سەڵتەی پێڵێن بەزەم قۆڵی بڵێن بۆ ئەکەن ئەمیش زۆر کەس بەکاریێنێ ئێستا ئەمەش زۆر ڕۆژەڵات بەکاریهێنن لێرە بڵێن کەمتر بەکاریێنن زۆربەی ڕۆژەڵات بەکاریێنن ئەم جۆرە ژەیە بۆ نمونە ئەم ساڵ زۆر مۆدیلی ئەم شتانەیە بۆ یەکەن چوارگۆشە زۆر مۆدیلیەتی پێڵێن ئەمە مۆدیلی چوارگۆشەیە لە کۆندا سادە بووە بە شێوەیەکی سادە لەبەرکراوە کراسێک بۆ یان هێلەکێک بۆ یان سەڵتەیەک بۆ یا کەوایەکیان کردو بەسەریان بەڵام ئێستا شێوازی گۆڕانکاری لە جلوبەرگەکانە زۆر کراوە بە پێی مۆدیل کراس ئەنواع مۆدیلمان هەیە لە کۆن بەس یەک جۆر بڕین هەبووە دوورین هەبووە ئێستا ئەنواع هەیە نەخشی تێکرێ هەیە لە خوارەوە قەوسی تێ ئەکرێ هەیە فەتحەی تێ ئەکرێ هەیە بە شێوازی کون ئەبڕێت و ئەدورێتەوە بە زیگزاکی بەڵام لە کۆندا هەر یەک مۆدیلە بۆ ئێستا بگرە هێلەکمان ئەنواع مۆدیلی هەیە لە کۆندا یەک مۆدیل هەبووە درێژ بووە 6 ملیۆن تا ئێرە گرتووەتەوە بۆی لە کاتی سەرما زیاتر چاکت یا جلوبەرگ کەمتر بووە بەرگری لە سەرما بکات بەڵام ئێرە بۆ ئێستا بۆ جوانکاریە زیاتر بە شێوەیەکی جوانکاری بەکارهێنن بۆ سەڵتەشمان هەیە ئەنواع پێشترە سەڵتە قۆڵی تا ئێرە درێژ بووە بەڵام ئێستا ئەبینی لێرەیە بازێکی ئەیدورێت ئەلێرەیە ینی قۆڵەکان شێوازی گۆڕانکاری کراوە لە قۆڵەکان و لە جسمەکەشیە بگرە ئێستا زیاتر مۆدیلات بەکارەهێنرێت لە کۆن بەڵام کەمتر جلوبەرگی کوردی لەبەرەکرێت پێشتر ئەو جلیان کردووە ئەوەنە لەبەریان کردووە تا دڕاوە لایەن نەبردووە بڵێن هەر جلی کوردی بووە جلی بەرتیلیکەی نەبووە بەڵام ئێستا جلیکە جلی ئەوروپی جێگەی جلی کوردی کردوێتەوە زیاتر خەڵکانی ئێمە جلی ئەوروپی لەبەرەکەن تا جلە کوردیەکەی خۆمان هەیە بە تەمەنە زۆر بەعزە ڕەنگێکی ئەلوانوانە بەکار نایێنی ڕەنگە مات و تاریکەکان زۆر بەکارێنن بەس گەنجەکان زۆربەی ڕەنگە ئەلوانەکان بەکارێنن ڕەنگی و زرق و برق و ئەوانە زۆر بەکارێنن مۆدیلی بڵێن زۆر تەسگەی دوورن و بەعزە فەقیانە و شتەکەی جیاوازە مەسەلەن هەیە ئاوا لولەیەتە خوارەوە هەیە فەتحەی بۆ ئەکەن و ئەو شتانە زۆر بەکارێنن تا ئیسە فرە هێلەکشا بەکارادەن بەس مەسەلەن سە وەرز و زمسانیا کەواچ فرە بەکارمارە واتشمێ پێ فرە بۆ نەکات خەڵک جلی کوردیە کەرۆنە قەدیمەنە هۆری فرە سەها و سەرە شافنە بەستن و جون پێک گۆڵەوانەی فرە بەکار شاردن و پێ نمونەی سەمنی نەمە وراستن کەوات هۆریە پێک گجی وراستنم ئاچیوا ئیسە کەرا بە کەوا کەرا بە تەنانەت هێلەک سە پێ نمونە ئیمۆجی کەرا بە هێلەکیسە جیا لە پۆشاک خشت و کەلوپەلی تر بە مەبەستی خۆڕازانەوە بەکار هاتووە ژنان و کچانی هەورامان خشتڵی جۆراوجۆریان بەکارهێناوە زۆربەی ئەندامانی لەشیانی گرتووەتەوە کڵاوزێر هەرچەندە بەپێی سەردەم و بەپێی دابوونەریتی ناوچەکان گۆڕانکاری لە پێکاتەکەیدا کراوە بەڵام لە هەوراماندا پێکاتووە لە کڵاوێک و جۆرێک لە دراوی پێوە کراوە کە پێی وتراوە پارەی سپی هەروەها کەسا دەستڕۆیشتەکانیش هەندێک جار ئاڵتونیان بەکارهێناوە و لیری ئاڵتونیان پێوە کردووە خولیایەکی وان هەیە کە حەز بە خۆڕازاندنەوە بکەن ئەو خولیایش زیاتر پەرادێ بە ئەو شتانەی کە دروست کراون لە ئێستا و لە کۆنیشدا بۆ نمونە شتە کۆنەکان ئێستا خەریکە مۆدیلیانێتەوە زیاتر لە باتی خشڵ و زێڕ و ئەم شتانە زیاتر شتە فلکلۆرەکان بەکارهێنرێنەوە بۆ نمونە کڵاوزەڕ کاتی خۆی کڵاوزەڕ هەبوو بەڵام ئێستا شێوازەکەی گۆڕانکاری تیاکرێت لە شێوازی دانانی گوڵنگەکەیە یان دانانی خەشڵەکان پێوە لە کۆنا هەمان بووە زێڕی لێدراوە یان کرۆمیان زیوی لێدراوە ئێستا
شێوازەکەی جیاوازترە بۆ نمونە زیاتر گوڵەنی لێ درێت هەیە شیلانی لێ درێت زیاتر موروی لێ درێت ملوانکە کەرەستێکی تری خۆڕازانەوەیە ئەویش چەند جۆرێکی هەبووە وەکو ملوانکەی ئاڵتون، زی و ملوانکەی کارەبا، ملوانکەی شەوە، ملوانکەی خۆنچەی گوڵەباخ. لە کاتی خۆیان پڕەملە هەبووە یان قاپ و قورئان هەبووە ئێستا گۆڕانکاری تیاکراوە بۆ نمونە قاپ قورئانی ئەوسا گەورە بووە توانراوە یا ئاەتێکی لێ نەخشراوە یان جێگەی ئاەتێکی لە ناوە کراوەتەوە وەکو کراوەتەوە دلگای هەبووە بەڵام ئێستا مۆدیلەکانی گۆڕاوە بە شێوازێکی کە یان بچووک کراوەتەوە ئەمەش گوارەکانیەتی بە شێوازی کە نەخشێنراوە پڕەملەمان هەبووە کاتی خۆی لە یاقوتی بچووک و لیرەی بچووک دروست کراوەتە ملیان بەڵام ئێستا ئەنواع پڕەملەمان هەیە و بە دیزاینی نوێ و شێوەی تازە و ناوی تازە شێوازی گوارشمان زۆرە گوارە کاتی خۆی بەس کوپەیی هەبووە لە ملکراوە شێوازی کەمان هەیە ملوانکە لە کۆنا زیاتر حێل و مێخەک بەکارهاتووە حێل و مێخەکیش پێچکەی ئاڵتون هەبووە تێکەڵی مێخەکەکەیان کردووە بەو شێوە هۆنراوەتەوە بەردێکی گەورە لە ناوەڕاستیا هەبووە و پێچکەی وەردورد بە بەردەکەیان شۆڕ بۆتەوە بۆ جوانکاری یان زیاتر مۆدیل بووە. مەچەک ئەندامێکی ترە لای ژنان گرنگی بە ڕازاندنەوەی دەدەن بۆ ڕازاندنەوەی بازن بەکاردەهێنن بازنی شوشە، بازنی مس، بازنی زی و بازنی ئاڵتون دیارترین جۆرەکانێتی و هەروەها گوارە و ئەنگوستیلە و لوتەوانەش بایەخی تایبەتی خۆیان هەبووە. ئەگەر باسی حەز و خولیای ئافرەت بکەیت وەکو هیوایەت بەبێ ئاڵتون ناتوانانی باسی بکەیت چونکە یەکێکە لە حەز و خولیاکانیان کە هەمویان لە گەورە تا بچووکیان حەزی لێکن یعنی ئەتوانم بڵم ئاواتیانە یعنی شتێکە لە ژیانیانە زۆر حسابی بۆکەن اینجا ئێستا ئەمڕۆ بۆکو بەکارهاتن ئەگەر بڵین وەکو جاران بەکارێت نا بەس کەمتر بەکارێت ئەویش بۆ کەسێکی تر فەرقی هەیە زۆر حەزی لێکە هەیە کەم یا هەیە حەزەکات لەگەڵ جلی کوردیا بەکاری بێنێت هەیە حەزەکات یێتە دەرەوە بەکاری بێنێت بەس بە تایبەتیوانی کە یێنە دەرەوە بۆ جلی دەرەوە یا بۆ دەوام بەکارێن بەعزە شتێکی ناسک و بڵین وردە بەکارێنن بەس لە قەزەی جلی کوردیا تر ئەو ئاڵتونە گەورانە کە بەکارێنن کە زۆر دیار بێت و زەق بێت ئاڵتون وەکو عملە وایە قەت کۆن نابێت ئەتوان بڵم ئیسە ئێمە زەلامی وایەت ئەڵە شتم بۆ دروستکەنی ساڵەکانی 1970 خۆی دیزاین دانێت و ئەڵە لەوانم بۆ دروستکە بەس بۆ قەزەی گۆڕانکاری ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرەیە بەس بەعزە شتێکی هەیە هەر سابتە هەروکو خۆی مەسەن وەکو لیرە هەر چەند ساڵە لە کاتی غازی ڕەشاد و دروست بووە عینە خۆی هیچ گۆڕانکارێکی بەسەرا نهاتوو ڕابکە خەڵکی هەورامان و هەڵەبجە جیاوازن لە هەڵبژاردننی ئاڵتونە سلێمانی هەولێر دۆک هەموو تەبیعەتەکان فەرقی هەیە لە قەزەی بەکارهێنانی ئاڵتونە ئەجا زۆر کەسیش هەیە ئاڵتون وەکو جوانکاری بۆ خۆی بەکارێنێ بەس زۆر کەسەیە وەکو مەسەلەن چۆن بڵێ شتێکی نەقدینەیە ئەیا لە ماڵۆدایانێ بۆ کاتێکی تنگانە و بۆ پێویستیەکی ڕۆژانی بەس ئەمڕۆ لەبەرەوەی وەزعی دارایەکە تۆزێکزە تۆزێ سعری ئەمیش خەڵک تەڵەبیاتی لەسەر کەم بۆتەوانی کاتی خۆی بازمی باریک نەبووە هەر بازمی پان بۆ یان چارەکە لیرە بووە یان قۆردون بووە شتێکی وایە کە سەعاتیان تێکردۆک و بازمیە بەکاریانێنەوە وەڵام ئێستا مۆدیلەکەی گۆڕاوە چارەکە لیریان لەسەر داناوە ئێستا نمونەی دەستبنمان هەیە زۆرە بۆ جوانکاری بۆ ئافرەتان بەپێی
شێوازی جلوبەرگەکان خشلەکان یان دەستبەن و گوارە شتەکانیان ئەگۆڕن بە مۆدیل. شنجاني شلنا بصي تزل خوالصي زلفت اللي كربا ما مقوى في شصي زلفت اللي كربا ما مقوى في شصي كانيش كالكم ناري سر لكم خيتناني بغمر مشابيا ما لكم ئەگەر بینە سەرباسی جلوبەرگ و کەرەستەکانی خۆڕازانەوە لای پیاوان ڕانک و چۆخە و پشتوێنی هەجێجی کراس و کۆڵاباڵ و مشی پەسەک لەگەڵ کڵاشدا سەرێکی ترین ئەو جلوبەرگانە بوون لە هەوراماندا شانازیان پێوە کراوە. هەورامیش ڕاستەنایەتێکی خۆی هەیە، جلوبەرگێکی تایبەتی خۆی هەیە. لەو جلوبەرگانش کە هەورامی هەیە ئەو جلوبەرگەی کە پیا و ئەیبۆشێ ئەبێ بە سێ بەشی سەرەکیەوە. یەکێک لەو بەشانەی یەک ئەو بەشەیەک کە ئەورەتی یا جەستەی مرۆڤەکەدا ئەپۆشێ. بۆ نمونە ئێستا لێرەیە ئەو جلانێکە لەبەر مندایە ئەکرێ ئێستامە بە دوو بەشی سەرەکیەوە. یەکێک لەوانەی کە بۆ پۆشینی گیانە وەکو ئێستام قاتە شاڵا و ئەم کێش و مشکیە کە من بەستومە و بەشێکی کەشی هی خۆڕازانەوەیە بۆ نمونە تەسبیحەکان و خنجەر یا چەک یا فەقیانە و پوزەوانە ئەمانەش هەن کە بۆ خۆڕازانەوە بەکارێ و بەشێکی کەشمان هەیە کە تایبەتە بە کەلتور و یان تایبەتە بە بۆن خۆشکردن ئەویش پێگاتووە لە هەورامیە پێگاتووە لە میسک و یان گوڵاو کە گوڵاو بۆ هەردوو ڕەگەزەکە بارێت چ ئافرەت چ پیاو. ئەم پشتوێنە هەر لە قەدیمەوە هەبووە یان یەگەڕێتەوە بۆ سەردەمی زەردەشتی کە دەکاتە نزیکەی 2700 ساڵ یا 700 ساڵ پێش لە دایکبوونی مەسیح ئەم پشتوێنە هەبووە. ئەم پشتوێنەش کە سەرەتا بەستویانە سێ گرێیان لێداوە وەکو چۆن ئێستا منتیقەی بەرزان بەکاری هێنن. بۆچی ئەو گرێشیان لێیاوە؟ چونکە بنەمای زەردەشتی لەسەر سێ بنەما دروست بووە یا دانراوە کە بۆیە کە ئەم پشتوێنەش کە چاکیان کردووە هەر سێ بنەماکەی زەردەشتیان تایە مەوجود کردووە بۆیە سێ گریان لێیاوە. دیارە بە پێی دابەشبوونی چینەکانی کۆمەڵگە لە بواری سیاسی و ئاینیەوە هەندێک جیاوازی لە جلوبەرگەکانیاندا هەبووە لە چاوچینەکانی خوارەوە. ئەگەر کەسێک یعنی هینێکی هەبوو بێ جیاوازیەک جیاوازەکە لە چیدا بووە؟ ئێستا بۆ نمونەیە کڵاشی ئەبوبەکری هەیە کە زۆر نرخەکەی لەوانی کە جیاوازترە بوونوێ کەسان و دەروێش و شێخ و قێخاو ئەوانە کە توانی بێتی ئەوە بەدەستخات لەوانەیە کەسە ئاساییەکە نەیتوانی بێت و بێجگەل لەوەش ئەو ینی کەسانێکی وهای هەبووە کە لە هەر شوێنەکە کە شتێکی جوان هەبوو بێ یا شتێکی تازە کە دروست کرا بێت هێناویانە بۆ قێخاو بۆ خان و بۆ شێخەکە بەڵام کەسە سادەکە یابێ خۆی دروستی بکە یابێ هەوڵی دابێت کە بۆ دەستخستنی. تەبعەن هەورامیش دۆکو خۆی کە دیارە لە پێشیودا تاکە شتێک کە پێویستی پێی بوو بێت کە نەیبوو بێ تەنها یا شەکر بووە یا چا چونکە هەر چی کەتلوپەل تۆ بڵێیت ئەوەی هەیبێ هەورامی هەیبووە ینی پێویستی بە هیچ شتێک نەبووە. خۆی شاڵ شتێکی تایبەتە بە هەورامیەکان کاتی خۆی لەم شاخانی هەورامانە کۆمەڵێک هەورامی کۆمەڵێک خەڵکی هەورامان ژیاون بیران لەو کۆتۆ کە مەسەن ئاژەڵەکانیان ئەوەی کە لە ئاژەڵا موەکان کە بڵێن موخوری و مەرەز و ئەوانە بەکاربێن بۆ قاتی کوردی هەر خۆیان لە مەتری خۆیان ڕستیویان و جۆڵیان لیا و خەیاتەکان خەیاتیان لێ دروست کردو و بڵێ هەموو شتەکانی خۆیان بووە زیاتر بە ئەوتێ پێوتێ شاڵش لەو مێژۆ کە باسم کرد بە کورتی زیاتر هەڵەگرێ بەس بە کورتی ئەگەرێتەوە بۆم سەردەمەی ئێستا شاڵ سێ چوان نوعی هەیە لەو سەردەما بە شاڵی هەورامانە بووە کە باسم کرد کە خۆیان دروستیان کرد بە شاڵی هەورامانە بووە پاشان گەڕاتەوە بۆ شاڵی زاخۆ دوای هاتووە بۆ شاڵی ڕانیە ئەوەکو ناو بە شاڵی منتیقی زاخۆمانە منتیقی ڕانیە پشتدەروتونمانە منتیقی هەورامانە بەس سەرچاوی مێژووی ئەم شاڵە ئەم جلەوەرگە کە ئێستا هەر هەموو شوێنەکان بەکارێنن ئەگەڕێتەوە بە هەورامان ئەو بەنسبەتی ئەمە زۆر ئاسان لێکی جاکەینەوە بەنسبەتی ئەو کوالیتەکەش و کوالیتەکەی بەداخەوە جاران هەورامان شاڵی هەورامان باشترین شاڵ بوو بە حکومی کە هەورامیەکان خۆیان دەستیان ناو ئیشەکە بوو سەرکەوتوو بنتیایەتر بە حکمی ئەو وەزع سیاسیان و هەورامان کاتی هەشتا و لە پێش لە هەشتاکانە وەزعها بەسریا و
هەڵەبجە هەورامان شۆڵکرا کۆمەڵە شت هەبوو ڕوویە ئیشەکە دواکەوت ئێستا باشترین شاڵ جۆری شاڵ کوالیتی باش بێت پێوتری شاڵی زاخۆیی ئێستا من شاڵی زاخۆیم لا یەک قات شاڵی زاخۆیی 1600 دلار تا 1600 دلار لامانە من خۆم لێرە بە 1600 دلار 1600 دلار فرۆشتومانە شاڵمان لایە لە 1000 دلار لە 800 دلار لە 700 دلار شاڵی ڕانێمان لایە لە 400 دلار 300 دلار شاڵی هەورامان لە 300 دلار تا 350 دلار تا 400 دلار لەو سعرانە ئەو کوالیتانە فەرقەکە کوالیتەکان لەسەرەوە بخۆرە فەرقەکە لە 200 دلار شاڵ هەیە هەتا 1600 دلار ئەو شڵی دوشوان باشەوە بێستوری براگە 14 پێم وایە کورتە بۆ تو کاگوێستون شاڵی زەب کاگوێستون شاتی تا ئیسە بۆمان جا نەبوو من و خۆم و بسوێن ساڵە خەریکی میشەم ئەلوان جا نەبوو بەس بە زۆری ئەو کاتانی کە بڵێن بۆ کاتی شادی بڵێن لە کاتی بەهار و نەورۆز و حەفلە شتەکانە زیاتر خەڵک خورمایی بەکارێنێت بەس لەم ساڵانەی دوایە کۆمەڵە ڕەنگ هاتن کۆمەڵە ڕەنگی تایبەت هاتن ڕەنگ و ڕەنگانە پێڵە ڕەنگی ناسک ڕەنگی بێژی ڕەنگی کاڵ ڕەنگی ژەرەژی ڕەنگی شینی کاڵ ڕەنگی زەردی کاڵ ڕەنگی ئەو ڕەنگانی کە زۆر جوان ئێستا گەنجا زیاتر حەزە و ڕەنگانەکەن بە تەمەنەکانش تەمەنە وەسەڵەکانش حەز بە خورمایی و بە ڕەشەکانەکەن خۆی داهاتە کولتوریەکەی گەڕێتەوە بە هەورامان لە سەردەمی خۆی ئەمی دروستکردنە ئێستا ئەوەی کە خەڵکی ئەملاولا بەکاریێنێت وەکو پێم وتی من ئێستا مشتریم هەیە لە کەلار لە چەمشەماڵ لە ڕانیە ئافو لە کەرکووک لە هەموو شوێنەکانی کێنەوە بووی هەورامیەکان ژێرە قەنەعات کۆنی کە خەڵکی کە بەکارێنێ هەورامیەکان بۆ مناسبەت بەکارێن جەم ژێ تازەی هەورامیەکان بڵێن گەنجەکانیان هەر زۆر بەکەین بەکارێنن هەروکو خەڵکانی ئاسایی ئەوەی کە ڕۆژ ڕۆژان هەستی بە کوردایەتی کردو لە شاخ بووە کوڵەباڵ کڵاو شاڵ ئەم شتین لە بەرابووە ئێسش لە پەرلەمانە ئەو حرسانی ئەو بەشە نیزامیەکەی پەرلەمانە گەزی قەت بن هەمووی کلێتی ئەوسا کوڵەباڵی هەورامی پشتێنی کوردی خۆمان جلی شاڵی بادنیان لە بەرایە یان دیقەت بە لە مێژووی دروستبوونی کوردایەتیەوە تا پەرلەمان ئەلحەمدولیلا کە ئێستا پەرلەمانەکە هەیە بۆ شێوە جلوبەرجی کوردیان لە بەرایە ئەوە تا ئێسش ئەویان لە بەرایە لە گەورەترین کەناڵی ڕاگەانی خۆمان لە گەورەترین کۆڕی سەقافەت و پێشکەوت و سیمینار و ئەوانەی کە لە ئەوروپا و لە وڵاتە عەرەبەکان لە دوبەی سیمینارێک فستیڤاڵێکی کوردی کرا لە دوبەی هەرچی باڵوێز و هەرچی شتە موهیمەکانی هونەری کوردە عالەمە لێوە بوو کوردەکان بەچی ئازیان کرد بە کوڵەباڵ بەزلی شاڵ ئازیان کرد دیقەت بە لە کۆن و لە مێژووە کە دروست بوو لە پێشکەوتترین لە حەزارەترین شوێنی ئەم سەردەمەشە کوڵەباڵ و شاڵ و شاڵی کوردی و شاڵ ئەو شاڵی کە پێوترێت شاڵی هەورامی ئێستاڵێن شاڵی کوردی کولتوری هەورامیە شاڵی کوردی نەتەوەی کورد جلی شاڵ پێشکەوتوترین جلە لە ئەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد کە شەنازی پێ بکەین شتێکی زۆر زۆر تایبەت لە ساڵی هەفتاونەوە بە مەکینەی بچووک ئیشمان کردووە حاڵی بووی لا دێت باری نەکردووە من ئیشم کردووە بە لە مەکینەی بچووک ئێستا بووە بە مەکینانە هەزار مۆدیل مەکینە دەهاتووە حاڵی بووی و شاڵ مدوری و کوردەواری خۆم دووری و بەس قەناواتەی پێنجوێنم نەدووریوە پێنجوێن قەناواتەی پێنجوێنم نەدووریوە چۆخەیی بوو بەرمان پێوە ئەنا بە هەورامی خۆمان بەتانە پێگەیشتنی ئاوە بە هەورامی خۆمان ئەمانە بووە لە ساڵی 79 ئیساتەیە ئەوە چەند مۆدیل داهاتووە ئەوە مۆدیل داهاتووە بە قورئان شتەکەیان بووە دووری قاڵبیە بە دڵیان نییە لە مەتێقەی خۆمانە چۆخەیی بوو ئیساتێ یعنی ئەوە داهاتووە ئەوە داهاتوو مۆدیل شۆخەیەکەی چیان لەبیر چووەتەوە بەس قەنەواتەیە دوورن و شاڵە دوورن و نەچیریە دوورن و ئەم گەنجانی خۆمانە نەچیری زیاترە دوورن چاپەژنوی هەنە سیاوەنێ هەنە دەڵ بەگیێنێ هەنە ئەڵوەنیەنێ ئیسە ئینی خاصینی کێشەنە بەڵام جەڕە و ڕەنگە کێشەوە ئیسە ئینی منە هینێنە پتاچی ئەسڵەنیەنە بەڵام وەشەنێ کێشە وەشەنێ اینجا کێشەش پێی وەشە زار و بەسۆشە گەن نەزانی بەسیش هیچ دۆرێژ نییە ئەوەی ماوەتەوە بگوترێت پێشینان سەرباڵی هەوڵەکانیان بۆ بەدەستێنانی مافە مرۆی و نەتەوەیەکان
بەردەوام لە خەمی پاراستنی کولتور و بەها کۆمەڵاتیەکانماندا بوون.